سڵاوتان لەبێ و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمان و بەرنامە پرزانەرەکەی خۆتان چارە لە ئەم ئەڵقە تایبەتی بەرنامەی چارەیە لە ناو شاری پزیشکی فاروقەوە لە خزمەتتان ئابین بۆ قسەکردن لەسەر بابەتێک کە هاوپەیمانێتێکی جیهانیە بە ناوی کێمی واتە ئاگات لێم بێ. ئەم هاوپەیمانیەکە لە چەند وڵاتێکی جیهاندا هەیە و بە خۆشحاڵیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە شاری پزیشکی فاروق هەڵبژێردراوە بۆ ئەوەی کە ببێت بە نوێنەری ئەم هاوپەیمانێتی و ئەو خزمەتگوزاریانی کە ئەم کێمیە پێشکەشی خزمەتگوزارەکان کە پێشکەشی چارەخوازەکانیەکات لێرەوە پێشکەش بکرێت. بەسپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر دیلمان محەممەد ڕۆف عەتار پزیشکی پسپۆڕی شەکرە و کوێڕژێنەکان میوانمانە و سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس و پیرۆزە بۆ ئەم هاوپەیمانەتی. زۆر سپاس پیرۆزە بۆ هەموو لایەک و ئینشاءڵڵا بە تایبەت بۆ شاری سلێمانی و هەموو کوردستانیش. ئەمەوێ سەرنجتان بۆ ئەوە ڕابکێشم کە خۆم وەکو هەڵگورد ساڵح جاف ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی چارە و خودی بەرنامەکە و بەشی بەرنامەکاندا کورسات نیوز و دەستگای میدیایی کورسات لە ئەنجامدانی ئەم بەرنمەیە هیچ جۆرە سوودێکی معنەوی و مادی نییە و تەنها مەبەست لەم بەرنمەیە ناساندنی ئەو خزمەتگوزاریەیە بە هاونیشتیمانیان و هاوڵاتیانی ئەمە و کردنەوەی چاوتانە بۆ ئەوەی کە بتوانن باشتر لە نەخۆشەکە تێبگەن و باشتر چارەسەر وەربگرن. واتە مەبەست لەم بەرنمەیە براندین و ڕەکلامکردن نییە، نەبۆ خودی دکتۆر دیلمان نەبۆ شاری پزیشکی فاروق، چونکە خۆتان ئەزانن کە ئەوان خۆیان دەتوانن لە سەکۆی خۆیانەوە ڕەکلام بۆ ئەوە خۆیان بکەن و ئێمە تەنها مەبەستمان بابەتیشی زانستی هیچی تریش لەوە. بۆ دەستپێکردن راپۆرتێکمان بۆ ئامادەکردوون دەربارەی ڕاگەیاندنی ئەم هاوپەیمانێتی جیهانیە و پاشەوە ئەگەڕێینەوە خزمەتتان دەست بە گفتوگۆکارمانەکەی. من نزیکەی 20 ساڵە لەم بوارەدا کارەکەم. ئەبینم نەخۆش بە جیاجیا پزیشکی دڵ و نەخۆشیەکانی گورچی لەو کوێرە ڕژێنەکان و نەخۆشیەکانی ترە بینێت. پێویستە بیرکردنەوە لە نەخۆشیەکان بە شێوەی تاک ڕابگرین و وەکو یەک جەستە بوون لە نەخۆش تێبگەین کە تایە هەر نەخۆشیێک بە تەنیا چارە نەکەین، بەڵکو سێری هەمووی پێکەوە بکەین و چاودێری دۆخی نەخۆشەکان بکەین لە ماوەی نەخۆشیەکەیانە. پێویستە زۆر ئاگاداریان بین. دنیا بچووکە، هەمومان ئەتوانین پێکەوە بین لەم شەڕەیە دژی شەکرە و هەروەها نەخۆشیەکانی دڵ و گورچی لە ئێمە ئێستا یەکگرت و ترین و ئەتوانین نزیکتر بین لە یەکتر بۆ ئەوەی سوود بە نەخۆشەکانمان بگەێنین بە باشترین شێوە. ئێمە بێ خزمەتی ئەوان بکەین. یەکێتی جیهانی کێرمی کۆکەرەوەی چەند کلینیکەکان لەسەر تاسەری گیان کە هەمویان خاڵێکی هاوبەش کۆیانەکاتەوە. ئەویش ئەوەیە کە هەمویان مۆدێلی کێرمی بۆ خزمەتی نەخۆش بەکارێنن کە سیستمێکی گشتگیرترە لە چارەسەری ئەو نەخۆشانەدا کە لە ژێر مەترسی بازنەیی نەخۆشی دڵ و گورچی لەو کوێرە ڕژێنەکاندا. لە شێوازی چارەسەرکردنی ئاساییە ڕۆبەڕووی کێشەی زۆرە بینەوە، تەنانەت هەنێجار ناتوانین بزانین کێ وەڵامێکی لە یەکێتی جیهانی کێرمیدا کۆمەڵێک پسپۆڕی شارە زامانەیە کە حەزەکەن زانیاریەکانیان بەش بکەن و پێکەوە کار بکەین بۆ ئەوەی توانا و بەرهەم و ڕێگاکانی چارەسەریان بەردەست بێت بۆ هەموو کەسێک. ئەوەش بەڕاستی زۆر دڵخۆشکەرە. پێش HND نەخۆشەکان لە بازنەکەتا گیریان دەخوارد و هیچ دکتۆرێکی پسپۆڕیش هەموو نەخۆشیەکانی نەخۆشەکەی نائبینی. بیرۆکەی سەرەتایی ئەوە بوو کە خزمەتی نەخۆش زیاتر لەسەر نەخۆشەکە شەڕ بکەینەوە
وەک کەسێک لە بەرچاوی بگرین. من بەڕاستی سەرسامم بەوەی کە ئەم شێوازە نایەبە کردوێتی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لە ڕێگەی یەکێتی جیهانی کێرمیەوە. پێشترە بۆ هەسەردانی 2 یان 3 پزیشکی جیاواز بکەم، بەڵام ئێستا ئەو کێشەیە چارەسەر بووە. سوپاس بۆ ئەو شێوازی بەکارێنین. ئەمە خزمەتێکی زۆری بە نەخۆشەکان کردووە. توانای هاتنێرا کە کۆمەڵێک پسپۆڕی لە خۆ گرتووە متمانایەت بە ئێمە کە ئەو شتە پزیشکیانەی بەکارهێنین هەمویان شتی گونجاون. ئەتوانین بڵین بۆ ئێمە سەرکەوتوو بووە ئەوە ڕێگە چارەسەرێکی زۆر گونجاو بۆ ئێمە، هەروەها زۆر سوودمان لێوەرگرتووە بەگشتی. یەکێکە لە ڕێگە زۆر باشەکان بۆ نەخۆشەکان و سوودی لێوەرەگرن. ئەمە یەکەم جارمە سەردانی کلینیکی HND یەکەم لە ستۆکۆڵم. بەڕاستی پێم وایە زمونێکی زۆر گرنگە. تەنانەت من وەک پسپۆڕێکی کوێرە ڕژەنەکان بۆم دەرکەوتووە کە گرنگی خزمەتگوزاری چڕی چەندە. لە مالیزیا ئێمە ژمارەیەکی ئێجگار زۆر نەخۆشی دڵ و گورچی لەمان هەیە، لەبەرەوە ئەندامبوون لە مێکێتیە لە زۆر ڕۆوە یارمەتیمانەیە. سوودی زۆریە بێ بۆ ئێمە. ئێمە کۆمپانیایەکی جیهانین کە بوونێکی بەهێزمان هەیە لە زۆربەی وڵاتانی دنیا، بە تایبەت لە بەشە نێودەوڵەتیەکەمان کە یەکەم شەپۆلی ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە. بەڕاستی پرۆژەیەکی زۆر سەرکەوتووە. ڕۆڵی ئەسترازێنێکە لە پرۆسەکەیە ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک پسپۆڕی هاوڕا ئەدزینەوە کە لە کلینیکەکانە ئەیانەوێت ببن بە بەشێک لەم پرۆژەیە. جۆ لە داواکانیان نەگرین و دواتر ژینگەیەکیان بۆ دروست هەکەین کە ئەم شێوازەی تایە بە تەواوەتی جێبەجێ بکرێ و دواتر بە دوواداچوون بۆ نەخۆشەکان و ئەنجامەکانیانەکەی. پێم وایە یەکێتی جیهانی کێرمی ئەتوانێت زانیاری زۆر ببەخشێت پێمان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سەختیانەی کە هێتە پێشمان لە کاتی کردنەوەی کلینیکی تازەدا. ئێمە ناچار بین بە شێوە قورسەکە فێربین لە ڕێگەی تاقیکردنەوە و دۆزینەوەکانمانەوە. هەنێ جاریش لە ڕێی هەڵەکانمانەوە. ئەگەر بتوانی هەنێک ئامۆژگاری و بەرچاڕوونی وەرگری لە پێشدا بە دڵنیاییەوە کارەکان زۆر ئاسانترن. من حەزەکەم یەکێتی جیهانی کێرمی زیاتر و زیاتر گەشە بکات. لەمەش مەبەستمەوەیە کلینیکی زیاتر و زیاتر بێنە ئەندام لەم دەست پێشخەریەدا، چونکە وەک ئاشکرای هێزی ئەم دەست پێشخەریە لە ژماری ئەندامەکانیانە هەتا زۆرتر بینەتوانین زیانیاری زیاتر ببەخشین بە یەکتر و لە یەکترەوە فێربین و ئاسانکاری بکەین. لە کۆتاییە زۆر بڕوان بەوە هەیە کە ئەنجامەکەی باشترە بێ بۆ نەخۆشەکان. هاتینەوە خزمەتتان لە بابەتی نەخۆشی شەکرەوە دەست پێ ئەەکەینەوە کە سنتەر یاخود چەقی بابەتی خزمەتگوزاری کێمیە. کێمی ینی ئاگات لێم بێ. دکتۆر دیلمان ئێمە پێشماوەک لە خزمەت جەنابتە بەرنامەیەکی زۆر باشمان کرد لەسەر نەخۆشی شەکرە و دەنگانەوەیکی زۆر باشیشی هەبوو. خەڵکیش زۆری سوود لێوەرگرت و بەڕاستی هەک بێ جەنابتەوەندە بڕکاتوانین دە بەرنامە تریش لەگەڵ جەناب تا بکەین کە جێگەی خۆشحاڵێ بۆ هەمومان. بالیەوە دەست پێ بکەین ئەم هاوپەیمانێتیە گرنگی چییە؟ ینی بەدایان ساڵە لێرە نەخۆشی شەکرە هەیە و دکتۆرمان هەیە و عیلاج ئەکاو. ئێستا بۆ ئەبێت دکتۆر دیلمان، چکە من ئاگادارم پرسیارم کردو کە خودی خۆت بە شخصی کارت کردو بۆ ئەم هاوپەیمانەتە بینتە کوردستان و ئەم خزمەتگوزاریە خەڵک سوودی لێوە بگرێ. بۆ ئەبێت دکتۆر دیلمان کە پزیشکی پسپۆڕ و نەخۆشی خۆی هەیە و کاری خۆی هەیە لە کات و لە کاری خۆی ئەگرێت و ئێوێ هاوپەیمانەتی وا بێنێتە کوردستانەوە. زۆر سوپاس کاکتۆرکیان بۆ بەرنامەکەت. بەڕاستی ئەم هاوپەیمانیە ئەنجاممان چییە لەوەی ئێمە بەشداری بین لەم هاوپەیمانیە نێودەوڵەتیە؟ یەکەم شت بێگومان بۆ خزمەتی نەخۆشە. ئەم هاوپەیمانیە ئامانجیەوەی خزمەتی نەخۆشکە لە هەموو جیهانە. هەنێ شوێنی سنتەری تایبەتی هەڵبژاردووە، زۆربیان کە لە ئەمریکا و ئەوروپان. خۆشبەختانە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا یەکەم خەستەخانە و سنتەرین کە هەڵمان بژێرن بۆی بەشداری بکەین. کەواتە ئامانجمانەوەی خزمەتی نەخۆشکەین بە شێوەیەکی زانستیانە و تازەترین شێوە. ئامانجی دووەم پێشکەوتنی زانستیە، واتە بەشداری کەین لە توێژینەوە زانستی گەورە نێودەوڵەتیەکان. ئێمە چۆن ئەوان خۆیان باسی یەکەن بڵێن ئەڵێن نەخۆشی ئێمە لە سایوانەی وایە، ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە، ئەوانەی نەخۆشی دڵی هەیە یا گورچیلەی هەیە، ئەمانە ئەبەستن بێکۆم داتیان و توێژینەوەی زانستی بۆکەن
و داتاکانە خەن پیشانی هەموو جیانێن ئێمەش وەکو شاری پزیشکی فاروق لە نەک بەس لە سلێمانیەوە لە هەموو شارەکانی تری کوردستان و لە عێراق نەخۆشمان بۆیەت لەبرەوە ئێمەش دەتوانین بەشداری بکەین بەو داتا پزیشکیانەی خۆمان هەیە بۆی توێژینەوەیەکی زانستی لێ بکەین. ئەم داتا پزیشکیانە کە بەکارەهێنرێت هەڵبەتە جەنابەت لە من شارەزاتریت بەڵام تەنها وەکو ڕوونکردنەوە بۆ هاوڵاتیان لەوێ بڵێن تایبەتمەندی یاخود پرایڤسی چارەخوازیان نەخۆش پارێزراوە و تەنها داتاکات بەکارەهێنرێتەوە. بێگومان ناوی نەخۆش پارێزراوە، ناونیشانی نەخۆش پارێزراوە، تەنها داتا پزیشکیەکان بەکاریە. ئەویش بۆ ئەوەیە تۆ چیەکەی داتا پزیشکیەکان وەکو هەڵێ ئەعادەیەکی خۆ دەکەیتەوە. ئەڵێ من بۆ ماوەی مەسەرەن ساڵی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو ئەم نەوع دەرمانم بەکارهێناوە یەی نەخۆشەکانە سێرەکەی من ئەم نەخۆشانە ئەم دەرمانە ماونەتێ نەتیجەکەی چۆن بوو مشکلەکانی چی بوو لەم نەخۆشانە هیچ مشکلە ڕوویە بۆی تۆ جارێکی تر لەم دەرمانە زیاتر تێبگەی ئەمان شێوە فەحسێکە ناردۆ بۆ نەخۆشەکە تۆ زەڕور بۆم فەحسە بنێریت پێویستیەکرمە بنێری و ئەگەر پێویستی کرد سوودی چی بوو بۆ نەخۆشەکە کاتە مراجعی خۆمانەکەینەوە بەم توێژی زانستیانە مراجعی خۆمانەکەینەوە بۆی لە ئیشەکەی خۆمان جوانتر تێبگەین زیاتر تێبگەین بۆی بتوانم خزمەتی نەخۆشەکە بکەم کە خزمەتی نەخۆشەکە ئەکەم هەوڵێم کەمترین پارە سەرف کات زیاترین خزمەتیشی پێ بگەێنم باشترین جۆری خزمەتیشی پێ بگەێنم کە بەپێی ئاستە نێو دەوڵەتیەکانە کێرمی ئەلانز وەکو فەرموود ئاگات لێم بێ ئەمە لە چیوە هاتووە کێرمی CA-یەکە یعنی کاردیۆلۆجی وە دڵ RE-یەکە یعنی ڕینەڵ واتە گورچیلە ME-یەکە میتابۆلیک یعنی ئەمە شەکرە و بابەتی غودە و شەکرەگرێت کێرمی واتە ئاگات لێم بێ ئەمە داواکاریەکی نەخۆشە بۆ ئەوەی کە ئێمە وەکو پزیشکەکان وەکو ئەو کەسە زانستیەکان ئاگامان زیاتر لە نەخۆشی خۆمان بێ بە تازەترین جوانترین شێوە بتوانین چارەسەریان بکەین چۆن بەوەی ئێمە ئاگامان لە چارەسەرەکان بێکەینێ ئاگامان لە کێشەکانی نەخۆشەکانمان بێ کە تووشیە بێت هەروەها ڕێنماییەکە پزیشکیەکان بە تازەترین شێوە پابند بین پێوەوە لە لێرە کە ئێوە کۆنفرانسەکەتان کرد کۆنفرانسی ڕۆژنامەوانیتان کرد هەڵبەت جگە لێمە دەستگاکانی تریشتانبان کردبوو بەڵێ و جگە لە دەستگاکانی ڕاگەیاندن هەر لە بەیاننامەکەی کە بڵاوتان کردوەوە کە پێشەمە وەکو راپۆرت دابەزی بەڕێز دکتۆر سەباح نەسرەدین کە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیە وتەی هەبووە لەسەر ئەم هاوپەیمانیتێ و بە مانایەکی تر ئێوە جگە لەوە کەرتی ئەهلی کە خۆتان کارەکەتان کردووە حکومەتیش لەسەر خەتە لەگەڵتانە بێگومان و جگە لەوەش بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر کە بەڕێوەبەری سنتەری سلێمانی بۆردی کوردستانیە لێرە ئامادەی هەبوو بەڕێز دکتۆر تەها مەحوی کە هەم پزیشکی پسپۆڕی هەناوە لە هەمان کاتە نەقیبی سندیکای پزیشکانە بەڕاست ئەویان ئەویش هەروەکو نەقی لێرە بوو وەکو نەقیبی سندیکا لێرە وەکو نەقیبی سندیکای پزیشکان لێرە بوو بەڵێ وەکو نەقیبی سندیکای پزیشکان لێرە بوو و من ئاگام لە گفتوگۆکانیش بوو کە لەگەڵ بەڕێست و لەگەڵ ئەوان تیان کردی کە بە ئۆنلاین لە بابەتەکەیا بوون جا ئەمێ پرسیارەکە لێرە ئاوا لێ بکەم ئاکرێ من ئاوا لەم هاوپەیمانەتێ تێبگەم کەم هاوپەیمانێتیە تەنها شاری پزیشکی فاروق نییە بەڵێ دکتۆر دیلمان دەستی پێ کردووە بەڵێ شاری پزیشکی فاروق بابەتەکەی لە ئەستۆ گرتووە بەڵام لە هەمان کاتا کەرتی حکومی و لە نەزانستیەکان و ڕێکخراوە پیشەکانیش لەسەر هێڵن لەگەڵتانە بەڵێ بێگومان ئێمە زۆر پێ خۆشحاڵ بووین بەوەی کە بەڕاستی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی زوو هاو بەدەممانەوە زۆری پێخۆش بوو بەم دەست پێشخەریە هەروەها مامۆستا بەڕێزەکانمان دکتۆر محەممەد عومەر و دکتۆر تەها مەحوی هەردووکیانەوانی زۆر بە پێخۆشحاڵیەوە هاتن چونکە ئێمە وەکو فەرمووت شاری پزیشکی فاروق دەستی کردووە بەم پێشەنگیە دەستی کردووە بەم پرۆژەیە بەس ئاواتمانەوەیە هیوامانەوەیە کە لە ماوەی 1-2 ساڵی ترە ئەمە بڵاوکەینەوە ئەم خزمەتە بڵاوکەینەوە سنتەرەکانی تری کوردستانیش لە سلێمانی لە هەولێر لە دوهۆگ لە کەرکووک سنتەرەکانی تریش هەمووی ئەوانەی کە نەخۆشی شەکرە و غودە و گورچی لەو دڵیان هەیە بتوانن پەیوەندی بکەن بەم هاوپەیمانیەوە بەڵێ جا دکتۆر ئەوەی کە فەرمووت لە بابەتەکەیە کێمی ئەکرێ بڵین سێگۆشەیەک بێ ئاگات لێم بێ ئەکرێ سێگۆشەیەک بێ کە دڵ بەشێکی سێگۆشەیە و گورچی لە بەشێکی تری سێگۆشەکەیە و نەخۆشی شەکرە و نەخۆشی زیندە چالاکیەکان ئەگەر تەواو تەرجمە بەڵێ زیندە چالاکیەکان نەخۆشی زیندە چالاکیەکان بڵین هەر سێلایەکی سێگۆشەکە پێکەیە
ئەم بابەتە هەڵبەت لە چقی سێگۆشەکە چارەخواسەیە یاخود نەخۆش هەیە نەخۆشەکە لە چقی سێگۆشەکە نەخۆشەکە لە چقی ئێمە لە دەوروبەری نەخۆشەکەین بەڵێ هەوڵین خزمەت بگەین بە نەخۆشەکە بەس نەخۆشەکە بالفعل لە چقی سێگۆشەکە باش مادام ئەم نەخۆشەکەتە چقی ئەم سێگۆشەیەوە و بە هەڵێنجانەوە یاخود بە وەرگرتنەوەی پوختەیەک لەو قسانی کە پێش کەمێک فەرمووت ئەکرێت ئێمە لەوە تێبگەین کە سەرەتا ئێوە خۆتان لێرەوە دەستی پێ ئەەکەن بەڵام ئەکرێم خزمەت گوزارێ بڵاویش بکەنەوە بێگومان زۆر پێ خۆشحاڵە بین کە ئەم خزمەت گوزاریش بڵاویشکەینەوە ئاماژەتان بۆدا کە ئەتانوێت چارەخواست کە سەردانەکە کەمترین پارە سەرف بکات و باشترین خزمەت گوزاری وەربگرێت هەردووکیشمان زۆر باشەوە زین کە ناکرێت بە کەمترین پارە باشترین شت بکڕی ناکرێت تۆ ماسی دەستبەنجێک بە سعری مازدایەک بکڕ دروستە بە سعری کیایەک بکڕیت هەردووکمان بزەم هاوڕین لەسەر بابەتە چۆن ئەکرێت ئەم خزمەت گوزاریە چونکە شاری پزیشکی فاروق جگەلەوەی کە ناسراوە بۆی کە بەڕاستی شوێنێکی باشە بەڵام لە هەمان کاتە بەڕاستی سعریشی لە چاو شوێنەکانە گرانە چۆن ئەکرێت ئەو خەڵکی کە سەردانی ئێوە ئەکات بتوانێت بە بەهای ئەو پارەی کە سەرفیەکە خزمەتێکی باشتر وەربگرێتەوە ئەگە ئینشاڵڵا لە ڤیددیۆکایی بینین دکتۆرگیان کە هێڵکاریەکی تایە چۆن ئەم هاوپەیمانیە ئەبێتە هۆی کەمکردنەوەی مەصرف لەسەر نەخۆش لە ڤیددیۆکایی بینین چۆنە مەصرف کەمکردنەوەکە لێرە سێ دکتۆر لەسەر خەتە بن بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشە ئەممانە بۆ نمونە سەردانی دکتۆری گورچیلەکەیەکە لە هەمان کاتە ئەو معلوماتی کە لای دکتۆری گورچیلەکە ئەبێت لای دکتۆری دڵ و شەکرەکە ئەبێ شەر نییە ئەو نەخۆشە سەردانیێوانیشکە بەس ئاگاداری ڕەوشی تەندروستێکەیە بێت ئاگاداری ئەوە ئەبێ دەرمانوشت چی بەکارێنە فەحس چی ئەنێرێت واتە لە ماوەی بۆ نمونە ساڵێ بڵین لە جیاتوی دە جار 15 جار سەردانی سێ دکتۆر بکات ئەتوانێت لە ماوەی ئەو ساڵە 3 جار 4 جار بڕوا بۆ لای دکتۆرەکان وە کۆی سەردانیکی جاری کردووە بۆچی ئەم سێ دکتۆرە بەستێ بەیەکەوە ئینتیگریتد کلینیک سێ کلینیک سێ عیادەی طبیە بەستێ بەیەکەوە کە داتاکانیان پێکەوە ئەبێت و گەورەترین کێشە بۆ نەخۆشی شەکرە چییە؟ ئەوەیە کە گورچیلە کێشەی تێکە یا دڵ کێشەی تێکە زۆرترین هۆکارن بۆ نەخۆشەکانی شەکرە کە دوور بێ گیان باوترین هۆکاری مردنیشە لە دنیا جەناب لە من باشتر زانین بەڵام بیری بینەرەکانی هێنمەوە کە هەتاوەکو ئێستش باوترین هۆکاری مردن لە دنیادا بریتە لە نەخۆشیەکانی خوێنبەرەکانی پێوتری ئەگەر بکەین بە زمانی ناو خەڵک بە ئاسانی تێبگەین باوترین هۆکاری مردن لە دنیا بریتە لە جەڵتەی دڵ و پاش ئەوە جەڵتەی دەماخە پاشەوە نەخۆشیی درێژخانی سیەکانمان هەیە هەردوو ئەم نەخۆشیە دەکرێت نەخۆشی شەکرە ئەگەری تووشبوونی نەخۆشەکە بەم نەخۆشیانە زیاتر زیاکە و ژمارەیەکە لەوانەی ئەوانەی کە نەخۆشی شەکران هەیە ژمارەیەکە کە لەگەڵ یان نەخۆشی دڵیان باشەکەواتە زیاترین هۆکارە لەبەرەوە ئەم ئینتیگریتد کلینیک ئەم سێعیادەیە کە ئەبەسترێ بەیەکەوە مەسرف لەسەر نەخۆش کەمەکاتەوە وەختی نەخۆشەکە کێشەی کەمە بێ وەکو لە ڤیددیۆکایوتم هێڵکارێکە زۆر جوانە کە چۆن ڕوونەبێتەوە ینی ئەتوانین ئەمە لەوە تێبگەین کە ئەگەر چارەخوازێک ئەگەر لە ئێستا خزمەت گوزارەکە بەس لای ئێوەیە سبین ئەگەر چووە سنتەری شەکرە بڵین کە سەرەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیە یا بچێتە زانکۆی سلێمانی یا بچێتە هەر شوێنێکی تر ئەم خزمەت گوزارێکەوە ئامانجەکەتانەوەی هەم خزمەت گوزارەکە بێن و هەم بڵاویشی بکەنەوە ئەو کاتە ئەکرێت لێ کاتە کە پزیشکێکی بینی لە بەروی کە بە ئەلکترۆنیک داتابەیس ئەمانە بێکەوە بەسراونەتەوە وەکوە لە هەمان کاتە سێ پزیشکی بینی بێت سێ پزیشکی بینە بێ ئمڕۆ لە جیاتوی بێ سێ دکتۆر ببینێ وەک یەک دکتۆرە بینێت و ڕێی ئەو سێ دکتۆرە کۆ بێتەوە لەو دکتۆرەیە دوایی فیدباکیەتی دکتۆرەکانی تر ڕاکە کۆ بێتەوە کە ئەو نەخۆشە چی پێویستە دکتۆر فەرمووت کە ئەم خزمەت گوزاریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئێوە تەنها ناوچەند تەنها سنتەرن و ئەم کارە تەنها بۆ خۆتان نییە بەڵکو تەنەلایەنە پەیوەندیدارەکانی تریش بێنە ناو ئەم بابەتەوە و خزمەت گوزارێکە جگەلەوەی کە لە ئێستا خەڵگەتوانێت بە بەرامبەر بڕێک پارە وەری بگرێت و هەر خزمەت گوزارێکی تەندروستی لە داهاتوە بکرد لە کەرتی حکومیش ئەم خزمەت گوزاریە سوودی لێوە بگیرێت حەزەکەم لە جەنابی دکتۆر پرسیاری ئەوە بکەم کە لە دنیا لەکوێی تر ئەم سنتەرە هەیە بەڵێ ئەم سنتەرە بەڕاستی لە ئەمریکاوە دروست بووە یەکەم شوێن لە خستەخانەی لە ئەمریکاوە داهات پاشان بڵاو بۆ بە چەند خستەخانەیەکی تر لە ئەمریکا ئێستا زۆرە پاشان کەنەداش کردی وڵاتی سوید وڵاتی بریتانیا وڵاتی فەڕەنسا ئەمانش بە دوایە هاتن
لەم دواییەشە لە سنغافورە و لە هەندیش ئینشاءڵڵا ئەوانیش پەیوەندیان کردو بەمەوە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئێمە یەکەم سنتەرین بەڕاستی یەکەم نەخۆشخانەین خۆشبەختانە پەیوەندیمان کرد بەم هایپۆمانیەوە دەستمان کردووە بە تەنفیسکردنی بڵێ پرۆگرامەکە و پاش ئێمە چەند سنتەرێکی تریش لە هەوڵان ئایا لە مەسڕ بێت ئایا لە دووبەی بێت ئەوانیش داخلی هایپۆمانەکە بن. چی ئاکات لەم هاوپەیمانیە کە ئێوە قبول بکات بۆی کە ببن بە ئەندام لەم هاوپەیمانیە و شوێنی تر قبول نەکات؟ ئەبێ نەخۆشخانەیەک بێ بەڕاستی لە ڕێی کوالیتی و نەخۆشخانەکە باش بێت. شوێنی عیادەی دکتۆری نەخۆشەکە وا ڕێکوپێک بێت کە شوێنی چاوەڕوانی هەبێ، شوێنی فەحس هەبێت لە ناو عیادەکە، شوێنی دکتۆر هەبێ قسە لەگەڵ نەخۆشکە. ئەوان زۆر تێبینیان لەگەڵ ئەوە سەرەوە کردووە کە نەخۆش و دکتۆر ئەبێ پێکەوە تەنها لە یەک ژوورابن، نابێت بڵێ قەرەباڵغی و غەڵ بە غەڵ بوو ئەم شتانە زۆر بێت. واتە لە ژوورێکا سێ چوار نەخۆشی تیابێ و دکتۆری لەگەڵ سێ چوار کەسا قسە بکاتوەمانە. ئەبێت دکتۆر و نەخۆشەکە پێکەوە بن، چارێکی وەختیان هەبێت پێکەوە قسە بکەنەوەمانە بۆی لە حاڵەتەکە تێبگەن. پاشان ئەبێ ئەو نەخۆشخانەی کە ئەمەی تیاکرێ ئەبێ ئەلکترۆنیک میدیکل ڕیکۆردی هەبێ، واتە داتا پزیشکەکانی بە ئەلکترۆنی هەبێ خەزن کرابێ لەسەر کۆمپیوتەر کە ئەمە هەبێ کە ڕەبتە بە ئینتەرنێت و ئاسانە ئاڵوگۆڵکردنی ئەتر ئەو داتانە بە ئەنۆنیمە زەمێنێتەوە وەکوتمان پارێزگاری لێ ئەکرێت، هیچ داتایە بەبێ ناوی نەخۆش و وەکوتم ناونیشان و شتانە بە هیچ شێوە بڵاو ناکرێتەوە، تەنها بۆ تۆژینەوەی زانستیە و بۆ زیاترکردنی ئاستی زانستی پزیشکەکانە و خزمەتی زیاتر بە نەخۆشەکان بکەێنین. لەوە تێگەیشتم سێ ماڵقەی پێشوو لە خزمەت دکتۆر زانیاری بوون کارا و پیشەوە هاوڕێی جەنابیشتە من هەر بۆی جەنابیش بەهۆی دکتۆر زانیاریش بەڕاستە ناسم گەورەی دەگات. باسمان لە گرنگی تەستنیشانکردن کرد و باسمان لە گرنگی ئەوە کرد کە چەند گرنگە کە پزیشک و نەخۆش خۆیان دوو بە دوو قسە بکەن و کەسی تر لە پرایڤسی واتە تایبەتمەندی نەخۆشەکە پارێزراوە. باش هەڵبەتەمە دڵنیام لێرە کەوایە و دڵنیام شوێنی تریشمان هەیە کەوابیان شوێنمان زۆر هەیە جێگەی خۆشحاڵیشە و ئەوە جێگەی ناخۆشیە کە شوێنتیمان هەیەوانێ بەڵام هیواداری ئەوانی شوان دەبێت و شەرتێکی تریش پێشەوەی قسەکە و تاوەکەی دکتۆر ئەبێ ئەو شوێنەیە مەی لێ بکرێ عیادەی نەخۆشی شەکرەی لێبێ دکتۆر پسپۆری شەکرە پسپۆری دڵ پسپۆری گورچیلە ئەمەش یەکێک بوو لە شەرتەکان لێرەیە ئەم عیاداتانە هەمووی پێ کلینیکانە پێکەوە هەبوو هەمویان بێکەوە هەبوون بۆیە ئەوە هەڵباڵێتراوە باشە. لەگەڵ ئەوە باسمان لە مەسەلەی گرنگی دەستنیشانکردن کردو کە چەنە گرنگە دکتۆرەکە کات لەگەڵ نەخۆشەکە بەسەر بێت بۆی کە خان فەرموو بیت لەوە تێبگەین ئێمە نەخۆشەکە یان چارە خوازەکە لە لەشی خۆی شارەزایە بەڵام پزیشکەکە لە ناسینەوەی نیشانەکان و لە دەستخستنە سەر خودی بابەتەکە و بەرەو پێشچوونی بابەتەکە شارەزایە. ئەکرێت ئەم هاوپەیمانێتیە کە ئێوە تێیدا بەشداریتان کردووە وا بکات لە سیستەمی کارکردنی ئێوە کە وەک چۆن پزیشک ئەڕوا لە ئەمریکا ئیش ئەکات چارەخوازێک نەخۆشێک سەردانیەکە لە ئەمریکا لێرەش بە هەمان شێ و بە هەمان دەستور ئەو نەخۆشە ئەو پزیشکە ببینێت؟ بەڵێ ئامانجەکە ئەوەیە کە شێوازی کلینیکەکە شێوازی بینینی نەخۆشەکە تعامل لەگەڵ نەخۆشە هەموو شتێ بەو شێوەیە بێ بەپێی ستاندەردێکی نێودەوڵەتی بێت. پاشان شتێکی تریشێ لە سوودیەک ئەم پرۆژەیە هەنێ نەخۆشی هەیە بەڕاستی زەحمەتە تەشخیصکردنی زەحمەتە عیلاجکردنی چونکە ئێمە هەمومان بەردەوام شت فێرە بین قەت لە خوێندنا و لە بواری پزیشکیە ئەوە نییە بڵێ من هەموو شتێکە زانم لە هەموو شتێکە زانم نەخێر هەمومان خوێندکارین هەمومان قوتابین هەمومان ڕۆژانە شت فێرە بین. ئەم پرۆژەیە چی دروست دەکات بۆ نمونە من لەوانەیە نەخۆشێکم بۆ بێ ڕۆژێ نەگەمە چارەسەر لەگەڵی یا تەشخیص لەگەڵی نەتوانم سوودی پێ بگەم لە حاڵەتەکەی تێ بگەم چییە؟ لێرە بەرنمەیەکەیە کە مانانە مجموعەیە دکتۆر لە ئەمریکا لە سوید لە بریتانیا لێرە لە خەستەخانەی فاروق لە هند لە مالیزیا سنگافورە بە وێبینار کۆبینەوە واتە بە ڤیددیۆ بە ئۆنلاین کۆبینەوە بە وێبینار باسی حاڵەتە دەگمەنەکانەکەین ئاڵێ من نەخۆشێکم هەیە ئەمە تەمەنێتی ئەمە حاڵەتێتی ئێوە ڕەتان چییە؟ من ئەمانم بۆ کردو بەس نەگەیشتومەتە تەشخیص ڕێی ئێمەوێت ئەتر
بەم شێوەیە وەکوەوەیە ئەو دکتۆرە سەردانی وڵاتێکی دەرەوەی کردبێ وەکوەوەیە زیاتر بتوانین ڕێی چەند دکتۆرێکی زیاتر وەرگین بۆی خزمەت بەو نەخۆشە بگەین و ئەمە بە هەمووی بێگومانەمە هەمووی بێبەرامبەرە ئەمە هیچ پارۆشت لێرە نەخۆش نایە هیچ زیاوەمانە یعنی ئەتوانین بگەین ئەو دەرەنجامی کە لە باتیۆی کە نەخۆشەکە خۆی هەڵسێ و بڕات بۆ ئەمریکا بەڵێ حاڵەتێکی دەگمەن بێ نەتوانین تەشخیصیکەین بەڵێ چارەسەری نەتوانین بکەین هاوکاری دکتۆری نێودەوڵەتی بۆێنین بۆی توانین خزمەتی و نەخۆشە کەواتە لە خودی دەستنیشانکردنی نەخۆشیەکەیە لە بەسەربردنی کات لە تایبەتمەندێتی نەخۆشە و لە حاڵەتێکە ئەگەر پزیشکەکە نەگەشتە و دەرەنجامەی کە دەستنیشان کە هەڵبەتە هەرتوو پرس بەوان ناکەی ئەوانیش پرس بە ئەوانیش پرس بێماکەن هەمومان حاڵەتەکان باسەکەن ئاڵوگۆڕێک وەکو بازنەیەک وایە و هەمووتان بەیەکەوە زانیارەکانە بەڵێنەوە ئەو کاتە ئەمە بۆ چارەخواست ئەوە ئاسانترەکات لە باتی بچی بۆ من بۆ بەریتانیا یاخود بۆ سوید لە شارەکەی خۆی لە وڵاتەکەی خۆی کەسێک پرسیشی بۆ کات و دوای دەرەنجامەکەشی ئاەوە بەڵێ بێگومان یەکێ لەوانێت لە وڵاتی سوید بێ لە ئەمریکا بێ بڵێ من هەستەکەم ئەو چارەسەرە بەو نەخۆشە باش بێت لێرە هەبێ خزمەت نەبێ بڵێ پێڵێن نەخۆشەکە بڕۆ ئەو چارەسەرە پێیاکە بۆ تۆ باشە ئەمان چێوە ئەوانیش عینەن شت کەیساتی خۆیان باسەکەن حاڵەتی خۆیان و ئێمەش لەوانەیە سوودێکیان پێ بگەین دکتۆر پێشی بڕێن سەر باسی جۆری چارەسەرەکان باسی پشکنینەکان حەزەکەم هەر لە ئەڵلقەی پێشوو لەگەڵ دکتۆر زانیار باسی ئەوەمان کرد کە خەڵک خۆی حەزەکە بڕات لە مختبەر فەحسێ بکات و سەی نەتیجەی فەحسەکەی بکات ئەو دڵنیام کە هەردووکتان هاوڕان لەسەرەوەی کە لێگانەوەی زۆر گرنگترە لێگانەوەی ئەو ئەنجامی شیکاریانە زۆر گرنگترە باش بۆ نمونە بابەتەکەمان کە لەسەر بابەتی نەخۆشی شەکرەیە کە بڵێن شەکرە لێرە گورچی لە لێرە دڵ لێرەکەیتەوە هەر سێشان بێکەوەی بەسنەوە بێکەوە کەسێکە چێ فەحسێکی شەکراکات ئەوەی کە پێڵەن فەحسی سێمانگی ئێوە پێڵەن HB1AC لەوانەیە ئەگەر HB1AC-ەکەی من و بەڕێزت کە لە تەمەە لەوانێ 10 ساڵێکمان فەرق بێت چەندێکمان فەرق بەڕاست وەڵی نازانم تۆ گەنجتری بۆ نمونە لەم جیاوازی تەمەنەیە هەڵبەت دەوڵەت تەواضوعەکە جەنابەت بە گەورە هەر گەورەشی هەرواشی ئەکرێت کە ئەگەر شەکرەکەی هەردووکمان هەر 7.5 بێ سێ مانگێکە بۆ جەنابەت شتێک بڵێ بۆ مشتیشتر بڵێ ڕاستە فەرمی HB1C بەس ئەو بشانەیەکە و کەسە شەکرەی هەیەیانە کۆنتترۆلەکەی چۆنە بەس ئەکرێ خوشک و برایەک یا دوو برا یا دوو خوشک هەمان عیلە هەمان کەس چارەسەرێگەی بێکێ ئیژەکات هەمان چارەسەری بێکی تر ئیژ ناکات کۆنتترۆل نابێت ئەچینە سەر چارەسەرەکان بەڵام جارە با لە خودی پشکنین دەستی شانکردنەکەەوە دەست پێ بکەیت لێگانەوەی ئەم پشکنینانە بۆ لە کەسێکەوە بۆ کەسێکی ترێ بێت جیاوازیە بێ خۆ تۆ کە لە مختبەرەکەەوە یەگریتەوە بۆی نووسیوی ئەمە نۆرمەڵە ئەمە کۆنتترۆڵە پزیشکەکە لە بوارەیە بێ پسپۆری هەبێ بۆی بتوانێت ئەو ئەنجامە شیکاتەوە بەڵێ ئەوە نییە بەس بڵێ ئەمە نۆرمەڵە و ئەب نۆرمەڵە چونکە ئێستا بۆ نمونە فەحسێکی هەنی حاڵەتی تر بۆ من بێنە من لی نازانم بۆ چکە پسپۆری من نییاوە لی نازانم چۆنی شیکەمەوە ئەبینم شتێکەمە بینم شتێ زیایە بەس نازانم تا چەند مانای هەیە باشە کە من HB1C بینم ئەبینم شەکری پێشنانی چەنە دوای نانی چەنە ئەو کەسە نەخۆشی چی هەیە لەگەڵیا نەخۆشی دڵی هەیە گورچیلەی هەیە نەخۆشی سی هەیە عمری چەنە عیلاجی بەکارێنێ حەب دەرزی بەپی ئەم معلوماتانە تۆ کۆکەیتەوە بۆی سوود بەو نەخۆشە بێنیت و هەنێک کەسەیە لەوانە بۆ نمونە شەکرەکەی سێمانەکەی 6.5 بێ پێی بڵێم تۆ شەکری تۆ کۆنتترۆل لە زۆر باشە و عینی عیلاجی خۆ بەردەوام بە کەسێکی ژەبێ لەوانەیە 8.5 بێ سێمانەکەی گوێ لە برای خۆتە 8.5 بێ بەویش بڵێم ئەو شەکری تۆ زۆر باشە بۆ تەمەنی تۆ بۆ ئەو نەخۆشیانی تۆ هەتە ئەوە زۆر باشە و لەسەر چارەسەری خۆ بەردەوام بە بەپێ حاڵەتەکە ئەگۆڕ جالم بابەتە لە نردنی فەحسەکانە لە نردنی پشکنینەکانە بۆی کە دەستنیشانکردنەکە بکرێت بۆ نمونە لەم لە گلەی و گازندا بیستین کە خەڵکەڵێت هەندێک لەو پشکنیانی کە بۆ من کراوە لاوانەیە پێویست نەبوو بێ کە جەناب زۆر لە من باشتر شتا ئازانیت ئەم هاوپەیمانەتیە بۆی دەستنیشان کردوون یا خود وەکو ڕێبەریەک ڕێبەریتانایەتێک گایدلاینتان ئاەتێت لەم بابەتانە چ پشکنینێک بنێرە چۆن پشکنەکان بێگومان ئەوانەی هەمووی تیا چی پشکنینێ بنێرێت کە ئەو نەخۆشە چێک کرابێ لە ناحی دڵەوە لە ناحی گورچیلۆ لە ناحی شەکرەوە کە شتەکانی کۆنتترۆلە و باشە ئەو ڕێنمانی هەمووی تایە هەمووی باش حەزەکەم باسی ئەو بکەین لە مەسەلەی چارەسەری ئەم بابەتەیە
ئەو چارەسەرانەی کە بەکارەهێنرێت بۆ نەخۆشی شەکرە ئەوەیە کە هەمووتان لەسەر ڕێبەرە زانستیەکانی دنیا ئەڕۆن حاڵەتەکە ئاوا بوو ئاواکەی حاڵەتەکە ئاوا بوو ئاکەل بەتەوە بەس پزیشک لە بابەتە تێگە ئەم هاوپەیمانەتی کێمی ئاگات لێم بێ چی زیادەکات بۆ چارەسەرەکانی نەخۆشی شەکرە ئەمە لێرەیە تۆ وەکو وتم خزمەتەکە زیاکە بەوەی کە نەخۆشەکە ئەکەوێتە سەر ڕێگەی ڕاستی خۆی لەوەی کە دکتۆری شەکرە و دکتۆری گورچی لە و دکتۆری دڵیش ئاگای لێبێت بێجگە لەوانش ئەو فەحسانەی بۆ ئەنرێت ئەم سێ دکتۆرە ئاگایان لێ ئەو چارەسەرانەی بۆ دانرێ ئەم سێ دکتۆرە ئاگایان لێ واتە بۆی هەنێ جار چارەسەر دووبارە نەبێتەوە یا دوو شتی جیا بنووسرێت دوو دکتۆر ئەریەکەی شتێکی جیا بنووسرێ زۆر لەو حاڵەتانە ئەبینینواتە میدیکال ئیرەریش کەم بەبێتەوە لەم حاڵەت هەڵی پزیشکی زۆر کەمە بێتەوە خزمەت زیاتر بە نەخۆشەکە ئەتوانی لە کۆتاییە بگەێنی ئێستا ئەگەر کەسێکەمە ببینێت لەوانێ بڵێت جاقیچەکە کە چون بەلای دکتۆری شەکرەکە علاگەی حەبەکە بم بەلای دکتۆری دڵەکە علاگەی حەبەکە بم بەلای دکتۆری گورچیلەکە ئەمە چی لە بابەتەکە ئاگۆڕێەوەی کە ئێوە کردوتان بەڵێ ئاتەن ئەو ئەلاگەی باسەکرێت کە نەخۆشەکە بەداخۆ زۆر جار ئەلاگەیەکی پێ فەقیرانە زیاد زەرفێکی گەورەی پێەیە ئەی با لە دکتۆرێکەوە بۆ دکتۆرێکی تر جاری وایە زۆر جار بینراوە هێشتا سەر ڕای ئەوەش هەنێ عیلاج دووبارە کراوەتەوە جاری وایە من سێبارەم بینیوە هەمان دەرمان وەکو بڵێ دووشتن برای یەکەن هیچ نابێ پێکۆ بنووسرێن سێ دانەی لە هەمان جۆر بۆ نووسراوە نەخۆشەکە شەریوت دەرمانم پێ چوون بۆ لای دکتۆریش و پیشانیشم ماوە ئەمانە هەر کێشانە دووبارە ئابێتەوە بەڵام کە تۆ کە لەسەر کۆمپیوتەر کە دەرمانەکە داوا کرد کۆمپیوتەرەکە نایڵێت تۆ جارێکی تر بۆ دووبارە داوای کەیتەوە باشە ینی ئەم هاوپەیمانەتی کێمی جگەلەوەی کە پزیشکەکان بێکەوە بەستێ جۆری دەستنیشان فەحسەکان یان پشکڵینەکان ستاندەرایز دەکات بەڵێ جۆری چارەسەرەکانی ژانیەوە داتابەیسیشتان لەوان وەرگرتووە بەڵێ ئەپدەیتت گایدلاینەکان هەمومان پێکەوە واتە ڕێنمایە پزیشکی تازەکان ئەوانیش پێمانەڵێن ئێمەش خۆمان وەرمان گرتووە بەس ئەوانی ژەگەر هەر تازە بوونەوە شتی هەبێ یەکسەر پێمانەڵێن ڕێنمایە تازە پزیشکی نێو دەوڵەتیەکان بەڵێ جا لە مەسەلەی ڕێنمایە پزیشکی نێو دەوڵەتیەکانە پێشکەمێک کە خەریکی تۆمارکردنی بەرنامەکە بووین لە کەمێک دواکەوتنایەک لە کارمەندەکانمان پرسیارێکی لە دکتۆر دیلمان کرد کە دایکی دەستنیشانکراوی جۆری دووەمی نەخۆشی شەکرەیە فەرمووی کە فڵان حەب ناوی ئەم حەبە باشە بە سەرچاو ناوی نایێنم ئەڵبەت ناویشی بێن هەر بە غەڵەت دەیخوێنن ئیشی من نییە وتی ئەم حەبای هەیە و شەکرەکە هەر کۆنتترۆل نابێت کە پشاین دکتۆر دیلمانە چیت فەرموو لە بابەتەکە وڵای بەداخەوە بەڕاستی ئەو حەبە 10 ساڵیشە بەکار نایێت وەستێنراوە بە پێی ڕێنمای پزیشکەکان لە ساڵی 2010 ئەڵێت بەکاری مەهێنن ئەم حەبە چونکە زەرەری هەیە بۆ دڵ تووشی عەجزی دڵە بێ نەخۆش پێی کارەبایی دڵی تێگەچێ ئەگەری حتا جەڵتەی دەماغوانش زیاکە لەبەرەوە لە 2002 ئەو حەبە وەستێنراوە دکتۆر نایێت ئێستا 2023 ساڵ باشە جاری یەکەم پرسیار ئەگەر ئەم حەبە وەستاوە کۆمپانیەکان بۆ دروستیەکەن زۆر هەرزانە زۆر هەرزانە زۆر هەرزانە بۆیە دروستیەکەن باشە وڵاتی فەقیریش ئەچێ ئەیکڕێت باشە وڵاتە فەقیرەکان تەوزیعەکەن باشە وڵاتە فەقیرەکان تەوزیعەکەن ئەگەر وا بێ من حکومەتی عێراقەوە هاتووە بەڵێ باش بە زۆرترین ئەگەرەوە چکە وەزم خۆم حکومەتی هەرێمە دەرمان بەڵێ دەرمانەکان بەڵێ زۆربەی وابزەم لە بەخاوە باشە یعنی حکومەتی عێراقی و کەسانی کە ئەم دەرمانانە ئەکڕن ئاگیان لەم ڕێبەریە تازانە نییە کە هەیە بێگومانە بێ ئاگایان لێبێ بەڵام بەس تەنها پێم وتی بەس لەبەر هەرزانێکەتی کەواتە ئەکل لەم بابەتە لەوە تێبگەین کە ئەم حەبە تەنها لەبەرەوەی کە هەرزانە 13 ساڵە وەستاوە بەکارهێنانی و بۆیە وەستێنراوە لەبەرەوەی کە ئەگەری ئەوەی هەیە لە داهاتوە پەککەوتنی دڵ دروست بکات و چی تریش دروست بکات کارەبایی دڵ تێگەچێتنی دڵ شەکرەوەنە زۆر دا بەزێنێ جاری وهەیە لە پڕادانێ و کەشە ئەتر تووشی جەڵتەی دەماغوانە بێت تووشی جەڵتی باشکاوە بێ ئەم چارە خوازە تەنها لەبەرەوەی کە حەبیشی هەرزانی کڕی یاخود بە خۆڕایی وەریگرت بەڵێ کۆمەڵێک زەرەبیتری لە خۆی کۆمەڵێ زەرەری گەورەی تر کە پێویستی بە قەستەرە بە شەبەکە و باڵۆن پاتری دڵ کە مەسرەفی زۆر گرانن ئەمانە باش ئەگەر ئەم کەسە لە سەرتاوە بە چارەسەرێکی ڕاست دەستی پێ بکردایە چارەسەری نەخۆشی شەکرە بە شێوەیەکی گشتی باساکەم
هەڵبەتە یان بە حەبەیان بە دەرزیە جگە لە مەسەلەی گۆڕنی لایف ستایل و جۆری خواردن و وەرزشکردن و ئەمانەوە هەموو دەزین چکەوانە هیچی پارەی تێ ناچێت ڕاستە بە پێچەوانەوە ئەو خواردنی کە بۆ شەکرە باشە هەمووی هەرزانە هەرزانتریش وەرزشکردن بە پێڕۆشتن هەر پارەی تێ ناچێت پاسکی لێژی بە 150 توانی بیکڕیت جیمی شەرمانگی 40-50 هزارانی خۆ زیاتر نییە بەڵام ئەمە پرسیارەکە لێرە ئاوا لێ بکەم ئەگەر ئەم کەسانە لەباتی ئەو سنداکی و هاوڕێمان لەباتی ئەو دەرمانە هەرزانە دەرمانی باشی بەکاربێنایە پەشی 3 مانگی بە چەندێک کڕی وەکو پارەی تێچوونی مادی نازانم ڕاستی تەسەور بە 300,000 بە 500,000 نازانم باشە بەڵام لە دوورمەودایە ئەکرێت ئەو دەرمانە هەرزانەکە پێ دەڵێن بەشیمانە 1-2,000 دینارە 1-2,000 ئەگەر لەو دەرمانە بەگڕایشە زۆر شوێن تەوزیع ئەگەر بەگرانی بیکڕین ئەگەر بەگرانی بکڕیت لەوانەیە تقریبی 20,000 ومانە بێ 20-25,000 20-25,000 باشە ینی ئەم کەسە لە مانگەکە 25,000 سەرفەکات لە تەندروستی خۆیان کە پێویستە بۆی کە بۆ چارەسەری نەخۆشی شەکرە بەکاربێت بەڵام لە دوورمەودایە ئەگەر ئەمە بەکارنێت و هەرزانەکە بەکاربێنێت ئەکرێت پەکەوتنی دڵ و پەکەوتنی دووڵەوانە لی دوورەکەوێتەوە زۆر بە ڕێژەیەکی زۆر ئەوەی کێوە لەم هاوپەیمانەتیە فێریە بن چۆن ئەکرێت بەشداری پێ بکەن لەگەڵ چارەخوازانە جگە لە پزیشکان چکە وەکوتم لە کۆنفرانسە ڕۆژناوە نووسێکە بەڕست پرۆفیسۆر دکتۆر محەممەد عومەر کە بەرپرسی لقی سلێمانیان سنتەری سلێمانی بۆردی کوردستانیە حزوری هەبوو دکتۆر تەها مەحوی حزوری هەبوو و دڵنیام کۆمەڵێک پزیشکی تریش حزوریان هەبووە بەڵام ئەوان لە کۆ دوو کەسێکە زۆر پەیوەندیدارە ئەم بابەتەوە ئەکرێت چارەخواز چۆن نەخۆش چۆن سوود لەم هاوپەیمانەتی وەرگێت جگە لەوەی کە سەردانی ئەم پزیشکانە بکات و چارەسەرەکان ڕێک بخاتەوە چیت لەکرێ بکرێت بەڵێ بەوە ینی لە دەرەنجامی کۆتایی کە ئێمە وەکو پزیشک وەکو زانستخواز کە تو ئەم ڕێنمایانە وەرەگری ئەم هاوپەیمانیە دروستەکەی کۆتاییە زانیاریەکە پوختەکە ئەگەڕێتەوە بۆ نەخۆشەکە سوودی لێبینە لێرەیە من کە هاتم خوێنمەوە لەسەر زۆر شت معلوماتی تازەم وەرگرت ئەو خزمەتە بە کێ گەێنم ئەم خزمەتە بە چارەخوازەکە گەین بە نەخۆشەکە بە نەخۆشەکە گەێنم نەخۆشەکە دوایی لە تەندروستی خۆیان و سوودا بینێتەوە چەندێکە بێ بەڕێزت داخلی هەزار ئینشاءالله چەندێکە بێ بەڕێزت داخلی ئەم هاوپەیمانەتێ بووی ئەم هاوپەیمانیە بەڕاستی لە پارۆ لە 2022 ئێم من ئیشی لەسەرەکەم یعنی 8 مانگە 6 مانگە لە مانی نۆیە چوین بۆ وڵاتی سوید مقابلە و شتمان کرد بۆەوەی کە داخڵ بین پێی و موافقات و شت هەمووی وەرگیرە بەڵام لە سەرەتای ئیم ساڵەوە واتە لە مانی یەکی ئیم ساڵەوە هاوپەیمانەکە ڕاگەیەنرا تاکو ئێستا ئەوەی کە بەڕێزت بینیوتە بە تایبەتی لە مەسلەی چارەسەرەکانی نەخۆشی شەکرە ئەوەی کە لە وڵاتی خۆمان بەردەستە بەتایبەتی کە بە پارە ئەکڕێ بەڵێ ئەوەی کە بە پارە ئەکڕێ بەڵێ هەر ئەوەیە کە لە وڵاتان بەکارهێنێت و هەمان کاریگەریشە بە چارەخوازەکە بەڵێ دەرمانە تازەکان ئەتوانم بڵێم لە 109 لێرە دەزەکەوێت زۆربیان لێرە دەزەکەون بەس شەر نییە بە هەمان ئەتوانم بڵێم کوالەتی شەریکە ئەسڵێکەیە کە دروستێکە چکە شەریکاتی هینتر زۆرە هی تیجاری لە وڵاتی ئێمە کە دەرمانەکان بۆ نمونە لەوانێ لە ئوردن بێ لە تورکیا لە پاکستان لە وڵاتی تریان هەمان دەرمان دروستەکەنەوەوان ئەتر طبعاً ئەوە بەشی کوالەتی دەرمانەوەمانە چێکیەوە کات کە کوالەتی و دەرمان کارکردنی دەرمانەکە مەبەستم لەوە ئێوە داتاکانتان لەگەڵەوان هاوبەشی پێەکەن سەیری دەرەنجامی بە دۆداچوونەکانتانەکەن هەڵبەتەوە هەر نەخۆشی ئەم 6 مانگە سیر ناکەن نەخۆشی 5 ساڵ و 10 ساڵەوە پێش سیرەکەنەوە هەمووی بزانم ئەو دەرمانانی کە لێرە بەکارهێنرێ بۆ چارەسەری نەخۆشی شەکرا کار ئەکات و ئەوەیە کە پێویستە بیکات بەڵێ کارەکات و ئەوەیە کە پێویستە بکرێت بەسپاسێکی زۆرە بۆ دکتۆر محەممەد ڕەوف عەتار پزیشکی پسپۆری نەخۆشی شەکرە و جۆرە ڕژێنەکان لە شاری پزیشکی فاڕۆکە لەگەڵ بەڕێزی بۆتان دووبارەکەمەوە خۆم بۆ هەڵگورد ساڵح جاف و بەرنامەی چارە و کەناڵی کورسات نیوس و دەستگای میدیای کورسات هیچ جۆرە سوودێکی معنەوی مادی لەم بەرنامەیە وەرناگرین و تەنها مەبەستمان ئەوە بوو کە ئەم خزمەتگوزاری هاوپەیمانەتێکە هاتۆتە کوردستانەوە وەک پشتگیریەک بۆ پزیشکانی خۆمان و دەستخۆشکاری و سپاسێک هەڵبەت ئێمە پشتی ئەوە نەگرین کە ئەم کاریان کردو پیرۆزبیان لێ بکەین و ئەمەش بکەین بە بابەت لەناو پزیشکان و هاوڵاتیانە بۆی کە بتوانن پزیشکانی تریش سنتەرە حکومیەکانیش ئەو شۆرانی تریش کە تەنانەت ئەهلین و خزمەتگوزاری پێشکەشەکەن بتوانن لەگەڵ ئەمانە هاوکاری بکەن بۆی کە چارەخوا سەردانی هەر شوێنێکی کرد خزمەتگوزاری پێویست وەربگرێت. ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی چارە و تەواوی ستافی و نەری و ئیداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرمونون شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.